ژیرتان لەگەڵا لە بەرنامەیەکی نوێی سفر ژیری ئەو هەفتەیە ئەڵقەی ژمارە 11 تۆمار دەکەین پێکەوە پێنجشەممان ساعت 12 نیوەڕۆ وەکو بەڵێندا هەموو هەفتان بەردەوام دەبوو لەگەڵتان دەبم نوێترین هەوڵەکانی جیهانی ڤیدیۆیاری سینەما تەکنۆلۆژیاتان پێشکەش دەکەم بەڵام ئەوڵقەیەش تەنیا زیاد باسی گەیم دەکەین لەبەرەوەی سینەما وەستایە تەکنۆلۆژیاش خبرێکی زۆر گرینگە کە بۆتانی باس بکەم با بە یەکەم هاڵسەکەم بەڵام پێش لەس بە هاڵ یەکەم بکەم پۆندێک پۆستەری جوام لە دیواری دەیە ئەو لای هەموو گەیمە خۆشەکانمە لە کامری هەموو دەرناسن بەڵام ئەولاش ئەو زیاتر ئەو فیلم و یاریانەیە کە من دیتم و حەز دەکەم دووبارەیان بکەمەوە با باسی یاریە نوێیەکەی ئەساسنز کرید بکەین کە بڕیارە لە 2021 بە فەرمی بڵاو بکرێتەوە بەڵام پێشبینی دەکرێت لە مانجی 5 یاخود 6 یەکەم ترۆلەری بە فەرمی ببینن و ئێستا کە شەوی چوارشەممە لەسەر پێنجشەممەیە خەریکی تۆمارکردنی و ڤیدیۆیمە کۆمپانیای یوبیسۆفت بە فەرمی لایڤەکی کردیتەوە کە نووسیتی ئەساسنز کرید تیزەر چیە ئەوە بۆس لۆجیک هونەرمەندێکی بەناوبانگە لەوانە لە ئینستاگرام بینیتان کە ڤیدیۆ دروست دەکاتن یا خۆڕسمی جوان دروست دەکاتن لە بۆ فیلم وە گەیمە نوێیەکان بۆزلۆجیک خەریکی وێنە چێشانە لە بۆ یاری نوێیەکەی ئەساسنس بەپێ ئەو وێنەیە کە بۆزلۆجیک دروستی کردیان باسی سەردەمی ڤایکینگ دەکا تقریبا نزیک دەبێتن لە ئۆدسی بەڵام لەوانەیە باسی پێشی بکاتن بە چەند 100 ساڵێکی لە کۆمنتانێک کە نووسرا زیاتر خەڵک داوا لەوەی داوا لە یوبیسۆفت دەکەنکەوە RPG نەبیتن هاشە دەڵێ نەخێر حەزنی RPG بی وەکو خۆم حەز دەکەم RPG بی حەز ناکەم وەکو یاری کۆنەکانی یوبیسۆفتی بی وەکو یونیتی و بلاک فلاگ و ئەوانە حەز دەکەم وەکو ئۆریجین و ئۆدسی بی چکە من لە ئۆریژنی و دەستم بە یاریەکانی ئەساسن کردێت یاریەکانی پێشوی ئەساسنی یعنی زۆر ئەحساسم بەرامبەرانە دەجوولە وەلام گرنگ نەبوون زۆر تەنیا لە ئۆریجین کە باسی مصری قەدیمی کرد کە پێم وایە خۆشترین سەردەمە تاوەکو یاری لەسەر دروست بکرێ و فیلم لەسەر کە زۆر گرنگی پێ نادەن مصری قەدیم زۆر بەدڵ و ئۆریجینیە کە لەو یاری خۆشانە ژیان دەکردم ئۆدسیش بە هەمان شێوە بە هەموو دیڵسەکانەوە هەر هەموو تاوا کردیە پێم وایە یاریی زۆر نایە بە ڕاستە حیوارەکانیان دووبارەیە مەرحەلەکان زۆر بێشتەکان دووبارە لەگە یاریەکانی پێشوی یوبیسۆفتی بەڵام هەر حەز دەکەم دەمەوێت ڕێنگۆ بزانم یاری نوێیەکەی ئەساسنس هەستان لێ RPG بی وەکو یاریەکانی ئۆریژن و ئۆدسی یاخود وەکو یاریەکانی پێشووی ئەساسنی بی یونیتی و بلاک فلاگ وانە بی دەمێت ڕێنگۆ لە کۆمنت بزانم دووەم هەواڵش کە دەمێ باسکەم بە باسی یاریەکی نوێ بکەین بە ناوی کوانتم ئێرۆر ئەگەر پێیز ئاز بووینەت بکەم وڵای ستاندم کڕیا ئەو تا بانەرێژی پارێ سەرف ناکە بەخەوتە ستاندم کڕیا باشە هینایەتەوە ماڵی لێمدا مێزەکەم لەبەرەوەی دەوی خوارە کە گیر دەکەم ئەوە کە ڕاست ستان دەکەم بەردەفتەوە کارەکەش سێ بەردەفتەوە لەبەرەوەی ژیر شانسی نییە وەکو چەناڵ یوتیوبەکەم کە کۆپیڕایتگیرێدا شانسم نییە مەجبورم بەدەستی بگرم ئەگەر دوور داێنم هەفتێک ڕابردوو نۆیزی گەلە زۆر دەبیتن دەبی دەنگم بەرزکەمەوە بەسکەها دەکەم دەرێ پێیان نێرم هاوڵەکانتی پێیامنێری هاڵە ڤیدیۆ یاریەکان ئۆکێ هەڵاتی دیکەم هەیە لەسەر یاریەکی تایبەتی نوێی پلەیستێشن و PC کە ناوی کوانتم ئێرۆرە بڕیارە بۆ پلەیستێشن 5 لە ساڵی داهاتوو بڵاو بکرێتەوە هەشە دڵێ نەخێر ساڵی داهاتوو نیە کۆتای ساڵە پێم وایە 2021 دەبیتن کوانتم ئێرۆر ناویتێ ئەو یارە ترێلەکی لە بڵاو کراوە کە زۆر سەرنجڕاکێش نییە بەڕای من زۆر تاریکە زۆرتەی نەگەیشتم نازستای یارێکی کوبوو بەڵام پەرەپێدرانی یاریەکە ڕیانگەیان بە فەرمی ئەو یارە بە دوو یاری دەچیتن یاری دوم 3 Dead Space ئەگەر Dead Space نەکردیە پێم وایە کە لە خۆشترینەوە یاریە سایفایانەی کە کۆمپانی یەکات خۆی دروست کردی بەڵام لەبەرەوەی یەجێ لە گەیمەرای ڕناگری یاریەکەی دووبارە دروست ناکەن یاخود بەشە شوێنی لە بڵاو ناکەنەوە یاری دوم سێ تقریبا نەم کردیە بەڵام دوم کردیە دومی ڕیماستەرەکە یاخود ڕیمێکەکەم کردیە کە یاریش خۆشە زۆرم حەز یاری دومە لەبەرەوەی سریعە و باسی جەهەنەمی دەکەم زۆرم حەز یاریشی باسی جەهەنەمی بکە بەڵام Dead Space لەبەرەوەی خیال زانستیە ئەمن حەزم لێە Dead Space تاواکرێستا بەدڵم نییە بەڵام ستودیو یاریەکە دەڵێن یاریشی نازار دەبیتن ئەو یاریە بە فەرمی لە بۆ PlayStation 5 بڵاو دەکرێتەوە دواتر لە بۆ Play 4 و PCش بەردەست دەبێتن لە بۆ Xbox نایە لەبەرەوەی سۆنی عقدی کردی لەگەڵ کۆمپانیا لە بۆ Xbox بڵاوی نکاتەوە ڕێنگۆ چێ لەسەر یاری کوانتم ئێرۆر پێتان وایە یاریش خۆش دەبێت لە PlayStation 5 یاخود نادەمێت ڕێنگۆ لە کۆمنت بزانم باسی فڵتەچکە دیکەی ناو یاریەکان کە ناوی یاری WW2K20 کە یەک لە خراپترین و یاریان لە مێژوو یاریەکان وەکو دوێژوی کۆمپانیای WW بڵاو کرێتەوە ستۆدیۆ 2K و WW ڕەنگیان یاری WW2K21 کە بڕیارە ئەو ساڵ لە مانجی 9 یاخود 10 یان 11 لە پاییز ئەو ساڵ بڵاو بکرێتەوە یاریەکە کانسڵ کرا هۆکارەکەی چێکە کانسڵ کرا پاش ساڵ کە یاری WW2K20 ئەم بڵاو کردەوە یاریەکە پڕی گلیچ بوو پڕی فڵتی تەکنیکی بوو گەیمەر لاعباتە ناو ساعی لە گۆڵ دەچوە دەرێ دوومچای لاعبەکان تێک دەچوون نەدەتوانێت حرەکەکان بکەیت کێشەی تەکنیکی گەلە زۆر بوو تەنانەت تاوەکو ئێستاش کە تقریبا لە مانجی 9 بڵاو کرێتەوە هەتا ئێستاش یاریەکە تاڵ چارەسەر نەکرێت کێشەی تەکنیکی هەرمایە جگەلەوەی گرافیکی یاریەکەی سەفرە حرەکەکان زۆر دووبارەنە چیرۆکی یاریەکەش سەفرە و ئۆنلاینەکەشی تێکشکاوە 2K هەروایە ینی چاوەڕێکی نازانم دەبڵەوی زۆر عندی عقل لەگەڵ کۆمپانیا 2K کردی 2K کە لەو کۆمپانیانی کە بەس بکرد لە پارێ دەکاتەوە لە EA خراپتر 2K
ئێستا ئاکتیڤیژن خۆی خاوێن کردو بەڕاستی لەگەڵ یاری مۆدرن وارفەر و لەگەڵ بڵاوکردنەوەی وارزۆن ئێستا گەیمەران ئاکتیڤیژنیان خۆش دەوێت کە کاتی خۆی ئاکتیڤیژن پاس دۆپارەیشی دەکردەوە ئێستاش دۆپارەیش دەکەم بەڵام وارزۆن فریە تەواو یعنی تو دەیفکردکەوە وارزۆن فریە کەواتە یاریی خۆشە هەرچەندە ئیش ئایپێکس لێجنزی هەیە بەڵام زۆر گرنگی پێ نادەن کە یاریشی زۆر نازدارە بە بڕواایمە سەو هەواڵەکە بەیەکەوە یاری 2K21 بڵاو ناکرێتەوە لەبەرەوەی 2K20 فەشەلێکی گەورە بوو لە بۆ کۆمپانیای 2K و WWE مسارعە خۆشتین یاری مسارعە تێاتە لە ژیاندا کردبم لەو پۆستەریتیدا بەڵام لە ئەنگۆ نایبینن یاری WWE SmackDown Here comes the pain یاریشی نازدارە لە پلەیستیشن 2 کاتی خۆی بڵاوکرایەوە بەڵام نازانم ئەنگۆ کردیتان یاخودنا دەبێت ڕێنگۆ بزانم 2K21 بڵاو ناکرێتەوە ئایا تو یاریەکانی 2K WWE 2K کردی یاخود یان مسارعات بەگشتی کردیان یان تەماشای مسارعاتەکە یان ئەمن هەواداری مسارعەمە ئێستا وەکو پێشتر تەماشا ناکەن چکە پێشتر پێپەرویوەکان ڕسڵمینیا سەمەرسلام جگەل لە ڕۆ سماکداون و مین ئیڤێنتەکان هەموو تەماشا دەکرد و معجزیبی براک لێزنەر و ئەندەرتیکەر و تریپل ئەچ و شۆن مایکل و جۆن سینا و ئەو سنێکەکە نازم ناوی لەبیرم نییە سانتیاگۆ و جگەل لە چەندی دیکەش وڵی زۆر متابعی هەرهەمویانم دەکرد و ئێستاش متابعیان دەکەم وەکو خەبەر بزانم نوێترین شتەکان چێ لەناو WWE بەڵام وەکو یاری تاوەکو ئێستا لەعین تەقریبا چەند ساڵە یاری WWE تاقی نەکردەوە و زۆر حەزم لە بۆیان نمە هەواڵێکی ناخۆشترم هەیە لە بۆ هەوادارانی یاری Battlefield 5 ئەگەر تو Battlefield 5 دەکەی ئەو ساڵ کۆتا ئەو دوسێ مانگی کۆتا مانگە کە یاریەکە بابەتی نوێ یاخود ماپی نوێ نەخشەی نوێ مۆدی نوێ لە بۆ بەردەست بیتن چونکە لە پاش ئەو یەک دوو مانگەی هیچی دیکە ئەپدێتی نوێ ماپی نوێ نەخشەی نوێ شتی نوێ لە بۆ یاریەکە بڵاو ناکرێتەوە ئەی بە فەرمی پاڵپشتی خۆی لە بۆ Battlefield 5 ڕاگەیاندووە گوتی کۆتایی هاتیە و یاریە کارچەندە بەڵێنیشیاندا بوو یاریەکە بە شێوەی سێڤس بی تاوەکو چەندین ساڵ 5 ساڵ 6 ساڵ بابەتی نوێ لە بە بڵاو بکەنەوە بەڵام لە بێگومان ئەی بە خۆمان زین درۆی دەکا و درۆیەکەشی دیسان کردەوە هۆکارەکەی تێکەوە گرنگیان بە یاری Battlefield 5 نەدا لەبەرەوەی فرۆشەکی زۆری نەبوو لە چاو یاری Call of Duty کاتی Call of Duty Black Ops 4 بڵاوکرا لە کاتی Battlefield 5 Black Ops 4 سەرکەوتنێکی گەورەی بەدەستینە بەڵام Battlefield 5 سەرکەوتنێکی زۆر خراپ بەدەستینە وەروە مۆدرن وارفەری نوێ سەرکەوتنی گەلە باش بەدەستینە و Battlefield یاری نوێ بڵاو نەکردەوە کە ساڵانە نیە 2 ساڵ جارەکە شکستێکی گەورەی بەدەستینە دەڵێ Battlefield 5 سەرکەوتنە بوو لەبەرەوەی سینگل پلەیەری هەبوو گرنگیان بە چیرۆکەیدا کە درۆی دەکەن هیچ گرنگیان بە چیرۆکەی زۆر ناخۆش بۆڕینگ بوو ئۆنلاینەکەی بۆڕینگ بوو عادەت تێکە شکستی بینی دەریخەتای چیرۆکە گرنگی بە چیرۆک نادێ برێ گەیمەران چیرۆشیان نایە وڵای قسەکەی ڕاستە مەسەن ئێستا لە گەیمەر لە هەموو دنیای ئۆنلاینەکان دەکەم بەڵام معنایەوە نییە کەوا یاری ستۆریەکان فرۆشیان نیە بۆ منێ هەر یاری Battlefield 7 میلیۆن دانەی لێ فرۆشە کە بەڕای من زۆر زیاتر لەوەی کە شایەتی ئەمە $6 بە یاریەکەی دەکە بڵاو کرایەوە چکە من Battlefieldێکم زۆر خۆش دەوێت تا کوێستا یاریەکەم زۆر خۆش دەوێت یاریێکی نازدار هەتا Battlefield 1 بە Ultimate Edition کڕیم کە ناوی نازم ناوی ڕێڤۆلوشن بووە بزانم بەو کڕیم کە بە $75 بوو $6 بە یاریەکەیدا بوو 75 کەشم پێدا تاکو ڕێڤۆلوشنم کڕی هەموو دیڵسی شتەکانی تێدا بوو پارەی زۆر لە Battlefield سەرف کرد لەبەرەوەی یاریەکەی نازدار بوو Battlefield 1 بەڵام Battlefield 5 پەشیمانم لەوەی پارەم پێدا و EA دڵیشکاندە لە Battlefield 5 یعنی جەوی یاریەکەم پێ خۆش نەبوو شێوازی بەکارهێنانی سیلاح و تام و چێژ لە یاریەکەی Battlefield نەمابوو دەمێت ڕێنگە بزانم Battlefield 5 تان کرد یان نەکرد وە کامە یاری Battlefield-تان لەلا خۆشەویستترینە هەر باسکردنی Battlefield-ی بە باسی یاری داهاتووی Battlefield بکەن ئەویش یاری Battlefield 6 دەبی یاخود نازانم ناوەکەی بزەبچی دەبی بەڵام بۆ فەرمی EA بە فەرمی ڕاگەیان یاری داهاتووی Battlefield-ی لە ساڵی 2021 بە فەرمی بڵاو دەکرێتەوە بۆ کۆنسۆڵی نوێ و بێگومانم پێشبینی دەکەم لە بۆ کۆنسۆڵی ڕابردوو واتە PlayStation 4 و Xbox One-یش بڵاو بکرێتەوە جگە لەوەی لە PC بڵاو دەکرێتەوە کە ئەمن یاری زیاتر لە PC دەکڕمەوە پارچکە بیمە گەیمەری PC یاری تایبەتەکان لە پلەیستیشنی بێگومان هەدەکڕم ڕاستەڤەسە گۆسە تووشیمایە هەر یاریی نوێ بێتن لە بۆ PlayStation 5 PlayStation 4 دایان کڕم لەوێ بەڵام یاریە مەڵتیپلەیەرەکان لە بۆ PC دەکڕم و یاری ئەکسکلوسیفی Xboxیش لە PC بێگومان هەر بەردەست دەبی گەیم پاسم هەیە و شتێکی باشە Battlefield داهاتوو Battlefield 6 تاوەکو ئێستا ناوەکەی نازانین تەنیا Battlefield لە Battlefield 6 نازانم هێشتا بە فەرمی بڵاو نەکرێتەوە بەڵام EA بە فەرمی ڕاگەیاندکەوە تەواو یاریە کابی بە فەرمی ڕاگەیان یاری لە 2021 بڵاو دەکرێتەوە هەندێک دەڵێن پێشبینی خۆم لە بەوەی ستایل یاریەکەی لە سەردەمەک دەبێتن پێم وایە سەردەمی ئێستا دەبینەوەکو جەنجیانی یەکەم و دوم کە Battlefield 1 باس جەنجیانی یەکەمی کرد کە یاری زۆر نازدار بوو Battlefield 5 باس جەنجیانی
دووەمی کرد کە یاریی زۆر سەقەت بوو باتفیلد 3 و 4 باسی سەردەمی ئێستایان کرد کە دوو یاری زۆر نازدارن وەکو مۆدرن وارفەر کە چۆن باسی سەردەمی ئێستا دەکاتن ئەو جارە باتفیلدش دەوێت باسی سەردەمی ئێستا بکات ئەکیدم لەوەی و بێگومانم لەوەی کە EA هەوڵەشی جدی دەدا کە باتفیلدی دووبارە قیت کاتەوە و ستودیۆی دایس هیچ کە ڕووی خۆی ڕۆژناکە بەرامبەر گەیمەران دەمێت ڕێنگە بزانم پێتان خۆشە یاری نوێی باتفیلدی باسی سەردەمی ئێستا بکە یان خود باسی شەڕەکی بکە سەردەمەش بکە کە ئەنگۆنەتان کردیە و یاخود حەستەکان بیکە لەنە ڤێتنام تاواکو ئێستا لە باتفیلد 5 تۆزێک باسی ڤێتنام و جیان دەکات بەڵام یاری تایبەتمان نەبووە لەسەر شەڕی ڤێتنام کە پێم وایە جەنگڵەکانی ڤێتنام زۆر خۆش دەبێتن دەمێت ڕێنگە بزانم باتفیلد 5 باتفیلد 6 حەستانێت سەردەمەک بی دەمێت لە کۆمنت ڕێنگە بزانم هەواڵەکی دیکەمێ لەسەر گوگل ستیدیای ئەگەر تا ئێستا نازانی گوگل ستیدیا چیە گوگل ستیدیا هاوشەوەی نتفلکسە بەڵام بۆ یاریەکان داونلۆد ناکەی ڕاستە خۆی لە ڕێگەی ئینتەرنێت ستریمیان دەکەی کە پێویستی بە ئینتەرنێتێکی زۆر هەیە ئەگەر ئینتەرنێت زۆریش دەبی دیڵەی لایتنسی مشکلەی خاو خلیستی هەر دەبیتە گوگل ستیدیا لە مانجی نۆ بڵاوکرێتەوە تاوەکو ئێستا هیچ یاریێکی گەورەی گرنگی لە بڵاو نەکرێتن یان دەک یاری عام نەبیتن یاری تایبەت هێزارە یار نییە تەنیا یاری زۆر قۆڕی هەیە کە یاری تایبەتن بەڵام لەو مانگەی دەستیان پێکرد بە دانانی یاری نوێ دوو یاری نوێشان لە بۆ گوگل ستیدیای دانایە بە ناوەکانی دوو یاری نوێیان لە بۆ گوگل ستیدیای دانایە ئەویش یاری پابجیە و لەگەڵ یاری ستار وۆرز جێدای فالن ئۆردەر هەردوو یاری بە فری لە بۆ گەیمەرانە بەردەست دەبی کەوا سابسکریپشنیان هەیە مانگانە $10 دەدەنە گوگل ستیدیای پلسی یاخود ستیدیا پرۆی نەک پلس ئەوانەی کە بە فری ستیدیاش بەکاردێن کە تا ئێستا ڤژنی فریەکە بەردەست نییە و کارەکەی ئەوەیەکەوە یاریەکە دەی بە پارە بکڕی یە پارەکەش $30 دەوێتکە $60 ینی بە نرخی تەواوینە داشکانشتی لە بۆ کراوی تەنانەت پەبجەکە گرانترە پەبجی بەخۆی $20 $20 لە زۆر ستۆرەکان دەمێت ڕێنگە بزانم پێتان وایە ستیدیا لە داهاتوو دەبتە داهاتوو یاریەکان یانیش نا بێگومانم ئەم وەکو ڕێی خۆم ستریمکردن لە داهاتوەکی زۆر دوور لەوانەیە وتە داهاتووی یاریەکان چونکە فیلم و یاری جیاوازن بۆ منە نێتفلیکس سەرکەوتووە لە بەرەوەی فیلم پێویستی بە لایتنسی نییە کە کلیک دەکەی دی تەماشا دەکەی بەڵام یاریکردن کاردانەوە تێ بەرامبەری کاتەکە دوگمەشدا دەگری دەبی کاراکتەرەکەت ئەو حرەکەی بکە کە تو دوگمەکەت لە بۆی داگرتیە ئەگە بێت و تاخیرتر لەو حرەکەی بکە کە تو دوگمەکەت داگرتە بێگومان تاموچێژی نامینێ و بە تایبەتی یاری ئۆنلاین زەحمەت پێ دەکرێتن کۆتا هەواڵش کە دەمێ باسی بکەم بەڕاستی دەگەکی گەورەم لە خۆمدا هەرچەندە خەتای منیش نەبوو بەڵام ئیدیەوە ژیانە هەموو شتێک ڕوو دەدا لەناو تویتەری دەسوڕامەوە بینیم نووسرا بوو The Last of Us Part 2 نیو ڤیدیۆ بەس زەبت تایتلەکەیان نووسرا بوو ئەمە بزانین تڕیلەرە خۆتم خوارد تڕیلەر بی کار لە بۆ لۆ نایتی دۆگ لە یوتیوبی داینە نایە سۆنی بەخۆی داینە نایوەتم وت چییە دامگرت بەبێ ئەوەی بریکاکەوە سپۆیلەری تێدایەوە شەشی هیچ دامگرت چی لێکردم هزار جوونم بە کابرایدا کابرام بلۆک کرد ریپۆرت کرد لۆ شەریکەی ناچ دۆگم نان لە بۆ تویتەرە منان گوتم ئەوە سەگ و سەگ بابە ژیانیم نی کاول کرد شتەچی پێپشاندام کە نابێتە تاوەکو لەوانەی ناوەڕازیان کۆتایی یاری The Last of Us Part 2 ئەو شتەی نەزانی بێگومانم سپۆیلەر ناکەم لێتە ڕووداوە ڕوودەدا ئەو ڕووداوە گەورەکە لە ڕووداو هەر گەورەکانی ناویاریەکەی ئەویش چیە شتەکە ڕوودەداتن پێویست ناکە گەیمەر بزانی وە سپۆیلەریان کرد لە تویتەری بڵاویان کردەوە ئەمە گوتم عیندڵی خۆم خۆش کرد گوتم ئۆکەی لەوانەیەوە درۆبی فەیک بیتن بەڵام دەدەقی نەبرد نایکی دۆگ یەکسە بە فەرمیل لە تویتەری خۆیان بڵاویان کردەوە تێن کاکە داوای لێبوردن دەکەین ئەمە دڵمان شکایە کە سپۆیلەرێکی گەورەی ناویاری The Last of Us بڵاو بیتەوە تکاتان لێ دەکەن سەیری سپۆیلەر مەکەن کورە بابا خۆتم شام نەدەکرد وەڵڵی توش باشە تکاتان لێ دەکەم مانگۆش هاوڕێیان گەیمەران تکایە سپۆیلەری بڵاو مەکەنە لە کۆمنتی ئەو ڤیدیۆژەکە ڤیدیۆیەکەت نووسیە ئەو ڤیدیۆ دیتەی Last of Us تکایە سپۆیلەر مەکە لە هاوڕێیەکانی خۆت لە برادەرە گەیمەرەکانن کۆمە براینە ئۆکێ نایتی دۆک خۆتایەکەژە نایتی دۆک و سۆنی تەمان بە تایبەتی سۆنی کە شێخم لێ نەمایە بڕیار بوو یار لە مانجی 5 بڵاو بکرێتەوە باشە زووتر مانجی 4 بوو بەخۆی بیدایا دوایکردیانە مانجی 5 دوای لە مانجی 5 ڕاکردیانە خۆی مانجی 2 بوو بۆ 4 بۆ 5 ئێستا مانجی 6 بڵاو دەکرێتەوە 96 چی وایە یاریەکان لێ سپۆیلەر کردم ئێستا گەر یاریەکەش بکەم ئەو تامەی نادە چکە ڕووداوەک ڕوودەدا بێگومان دەزانم کەچ ڕوودەدا و شتێک ڕوودەدا های خوایەتیان لێکردم وەی شێخم لایەن نەما شێخ بەدزی زۆر تووڕم زۆر لەو کەسانی کە گرنگی بە سپۆیلەر و یاریەکان و چڕوچارەکان نادام بێگومان ئێستا فشتان پێ دەیکام ناو قسەی دەکەم دەرێنەوە چییە گەیمەکی ئیزە باوە هەبێ نەخێر ئەوەی حەز لە یاری چڕۆشی بی دەزانی کەوا سپۆیلەر بوونی یاریشی چی بەسەر دێتە ئۆکەی هاوڕێیانم ئەو کۆتایی بەرنامەی 01 ژیری بوو شتێکی دەمێ باس بکەم ئەویش لۆچە گەیم پلەیەکانە ناو چەناڵەکەم نمایە بێگومان ئەگەر دەزان هەندێکتان لە هەفتەی ڕاوە دەستم کرد بەدانانی گەیم پلەی یاریەکان بە تایبەتی یاری ستار وۆرز جەدای فالن ئۆردەرم دەکرد دواتر یاری هاف-لایفشم دانا یوتیوب نامەچ لە ناردم گوتی کاکە یەک لەو ڤیدیۆیانت کۆپیڕایتە ئەمنی زندەقم چوو
ڕاست هەموو پرایڤەت کرد ڕۆشن نەکردم بەس پرایڤەتم کرد لەبەر چۆویشەم کرد کات خۆی کە دەزان لە بەرنامەکانی ڕاوردی سفر یەکژیری ریاکشن بە گۆرانی دەکرد باشە گۆرانی بە خۆی کۆپیڕایتی دێت سەری لە کلام تەبیعیە کۆپیڕایتی بێت سەری درکا کە تو قازانز لەو ڤیدیۆی خۆت ناکەی وەکەم قازانزم نایە یوتیوب باشە ئەو لەگە یوتیوب مەلەگە گۆم نییە قازانزم لەو ڤیدیۆی خۆم نایە لەبەرەوەی گۆرانێکی ئێمە نەیمدانە لۆ نمونە کۆپیڕایت تەبیعیە زۆربەی ڤیدیۆیەکانی یوتیوبی کۆپیڕایتی دێت سەری لە بەسەر بەکارهێنانی میوزیکە چیە لەسەر بەکارهێنانی ڤیدیۆیە چیە لەسەر شتێکی گسکۆکەشە کۆپیڕایت دێ کۆپیڕایت یعنی ئەوە بەرهەمە یەکە چی دیکەیە ئەتو قازانزی لێ ناکەی بەڵام بەرهەمەکەش دەتوانی ڕەشی نەکەیتەوە بەڵام قازانزی ناکەی وەکەم قازانزەکەم نایە بەڵام لەسەر ئەوەش کە هیچ دەگۆڕێنیە تەنیا من گۆرانیەکەم دانایە قسەم لەسەری کردیە گۆرانەکەم تەنێ بڵاو نەکرد نەنووسێ ئێمەنێ نیو سۆنگ 2020 نەنووسە کە یەکسە خەرک بەس جێ گۆرانەکە ڕاگەشتام نەکردێ ئەوش کە هەر تەبیعیە یوتیوب دوو سترایکی لە بۆ نردیمان دوو سترایک ئەگە سێ سترایک لۆ بێ چەناڵەکەت ڕەش دەکرێتەوە باشە دیلێت دەبێت ئەمە دوو سترایکم لە هاتیە لەسەر چ بەخۆشم نازانم یعنی تو بە من دەریکا کە ئەو ڤیدیۆی تو سترایک کرایە لەبەر بەکارهێنانی ئەو شتێک کە هیچ معناهێنە کە وە نییە منۆشتم بەکاریش نینە ئەگە بەکاریشم هینابیتن ئەو هەم بەکاری نییە کە سترایک بێت چکە من جێلیمە دەزانم باشە بخۆم ناو مەجاالێمە ساو کاتێکە گەیم پڵیم دانا ئەو دوو سترایکم لەواتێ تەبان لەسەر ڤیدیۆەکانی پێشم ئۆکەی نۆ پرابلم گوتم باشە عقل دەبم یعنی عقل من ئاگادار دەبم هۆشیار دەبم لەسەرەوەی وەنەکەم سترایک سێم لێ بێت کە سترایک سێم بێتن چەناڵەکەم بای دەکەم سیێزە سبسکرایبەکەم دەڕۆ ئۆکێ گەیم پڵێکانم دانا لە ناکاو ڕاست نۆتیفیکیشنەکەم لە هات گوتی کۆپیڕایت کردمەوە زندەقم چۆم زانای سترایک سێمات خەریک بوو دڵتە لێمدا تەماشا دەکەم یوتیوب دەڵێ کاکە گەیم پڵێ یەک لەوەی گەیم پڵیانی تو کۆپیڕایتی لەسەر کە بە هەڵەی تەکنیکی یوتیوب بێت بە خۆتان دەزانن دانانی گەیم پڵێ بە هیچ نەوە کۆپیڕایتی نایەتە سەر لەبەرەوەی گەیم بەخۆ یوتیوب دەوێت گەیم لە ناو یوتیوب بڵاو کرداوە خەریک تەماشا بکە ڤیو لە یوتیوبی زیاد دەبیتن و یوتیوب قازان زێ دەکەن بەهۆی هەڵی تەکنیکی خۆیان یوتیوب باشە یوتیوب هەڵەکەی کردیان نەک ئەمن چکام هیچم نەکردیان هەڵی تەکنیکی خۆیان یوتیوب فەڵتەیان دەیە نام چ کاربەندێکی خوێڕ یوتیوبیە دەستی پێکەتی شتە چی کردیە کەیف بە من نایە نازانم چ بووە پێکمانە میزنی من نازێ یوتیوب تاکەی پێمە من بەڵام میم فەڵتەچیان دەیە کۆپیڕایتەچیان لە بە منە ئەم زنداقم چوو یەکسەم پرایڤەت کرد گوتم کاکە باشتەکە نەبیتن دوای چەناڵەکەم بڕۆ ئێستا من زۆربەی هاوادارەکان زۆربەی هاوڕێیان داوا دەکەن کاکە کا پارتی چاری ستاوەرزی وڵی برا ناتان داینێ بە قورعان سێم چەناڵەکەم بڕۆ زۆرم حەز دێ باوەڕکەم یاریەکەم نەکردی لە بە خاترین گوتم پێکەوە بڵاو بکەمەوە سو ئیلاسیە چەناڵی دووەم دابنێم تایبەت بە گەیمی ئەوەش ناکەم لەبەرەوەی ئەمەجارم نیە دوو چەناڵی دانێەوە بخۆتان زانن ئالگۆریتمی یوتیوب ئێستا زۆر قۆڕە ئێستا فەیسبوک زۆر ئاسانە فەیسبوک پێشترێ وە نەبوو بەڵام ئێستا زۆر ئاسانە ئێستا فەیسبوک پیجێکی دروست دەکەی پیجی گەیمینجی ناوی یاریەکەی هەڵدەبژێری فەیسبوک بەخۆی ڕکلامێکی گەورە لە بۆ دەکات باشە ئەمە لە پیجێکی برادرش تاقیم کردەوە ڤیدیۆیەکم دانا باسی یاریێکی دەکرد گەیمپڵی یاریێکی بوو خلال دوو ڕۆژی تقریبا 3000 کەس تەماشا کرد بوو کە من بەبێ ئەوەی ئەو پیجە یەک لایکی هەبێ یەک فۆلۆوەرزی هەبی هیچی نەبی بەس بەدانانی گەیم ینی فەیسبوک زۆر باشە یوتیوبی خۆڕی ئەوەندە زەحمەتە ئالگۆریتمەکەی لە هۆم پیجەکەی کە لە خەڵک شتەکان ببینی ئەوەندە قەتبە ئەوەندە ئیزعاجە زۆر زەحمەتەکە بێت چەناڵەکە دابنێم دووبارە سفرۆ لە سەوی دەست پێ بکەن بۆ گەیمپڵەی دانیانی یاریەکان علاجی من لە بۆ ئەوەیە لەوانەیە نازم 100% دەیکەمیان نە بەڵام لەوانەیە پیجێکی دروستکەم لە فەیسبوکی لێوێندە بە لایڤ یاخود بە گەیم دانانی گەیمپڵەی لێ دابنێم پارتەکانی یاریەکان دەیکەم نایکەم بەخوای نازانم چکە دانانی دوو ئیشی لە بە من تۆزێک زەحمەتە مەجارێکی باشی دەوێتن بەڵام هەوڵ دەدەم کەوا دایبنێ ڕێز و خۆشەویستم لە هەمووتان چاوتان ماز دەکەم تا ڤیدیۆ داهاتوو دێمە وڵاتانە